لەسەر پرسی بودجە زیاتر دەوەستین و گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین. بەڕێز محەممەد الخانی بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆ میوانمانە. بەڕێز محەممەد بەخێر هاتی، سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. بۆ خۆتان نەزانن کە حکوومەتی عێراقی سەرقاڵی نووسینەوە یاخود ئامادەکاری ڕەشنووسی پرۆژە یاسای بودجەی ساڵی 2023 هیچ هەماهەنگیەک هەیە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی بۆ نووسینەوەی پرۆژە یاسای بودجە؟ بەڵێ سپاسان دەکەن. خۆی لە 2014ەوە حکوومەتی مرکزی عێراق بودجەی هەرێمی کوردستان نانێریت. چەند ساڵێک پێش ئێستا حکوومەتی هەرێم یاخود ئەو شاندەیانەی شاندی سیاسی بیت یاخود حکوومەت بیت کە لەگەڵ بەغدا ڕێکەوتنیان دەکرد لەسەر مەسەلەی بودجە، ئەگەر ئەو براپارەیە یاخود ئەو ڕێژەیە کە بۆ هەرێمی کوردستان تەرخاکرا لە بودجەش لێژیر بکرێت جێبەجێ نەدەکرا. پارسالش بەهۆی ئەو کێشە سیاسیانە کە لە عێراق هەبوو عێراق بودجەی نەبوو. ئەم ساڵ وا پێی دەچیت کە حکوومەتی سوودانی یەکەم هەنگاوی لەگەڵ پەرلەمان یاخود ئەنجومەی نوێنەرانی عێراقەوە بیتن کە بودجەی ساڵی داهاتوو 2023 ئامادە بکات. حکوومەتی هەرێم لە هەموو ساڵێک لە دانوستاندن بووە لەگەڵ بەغدا بۆ ئەوەی ئەو ڕێژەی یاخود پشکی هەرێمی کوردستان جێگیر بکرێتن. ئەم جارش لەم نزیکانە ئەوەی کە دەزانین لای هەمومان معلومە کە وەفتێک لە هەرێمی کوردستان شاندەشی حکومی دەچیت بۆ گفتوگۆکردن بۆ ئەم مەبەستە. ئەوەی ئەمە دەیزانین لە هەموو ئاستەکاندا پەیوەندیەکی باش هەیە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا. بە تایبەتی ئەم حکوومەتە خۆتان دەزانن دەتوانانی بلێن لە شێوازێک لە شێوازەکان بەڕێگای سازانی نیشتیمانی و سیاسی تشکیل کرا بۆ پاش ماندووبوونەکی زۆر ئەم حکوومەتە تشکیل کرا و تشکیلکردنی حکوومەتیش بە پاڵپشتی لایەنە کوردستانیش بوو، چونکە لە سێ لایەنی سەرەکی پێک هاتووە، لایەنە شیعەکان، لایەنی سوور و لایەنی کوردستانی. بۆیە پێویستە نیەتێکی باش هەبیت لە عێراق و لایەن حکوومەتی عێراق بۆ ئەوەی ئەم بودجەیە ئەم جارە ئەگەر تەصدیق کرا پشکی هەرێمی کوردستان جێگیر بکرێتن پاش دانوستان لە نێوان هەردوو حکوومەت. باشە، ئێوە لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان هیچ گفتوگۆیەک و کۆبوونەوەیەکتان لەسەر پرسی بودجە کردووە؟ ئێمە لە هەموو کۆبوونەوەکان تاکید دەکەینەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان پێویستە بودجە هەبێت. کۆبوونەوەیەکان ناڵێم، کۆبوونەوەی تایبەتی لیژنەی دارایی چیتان کردووە؟ داوامان کردووە لە حکوومەت کە بودجە ئامادە بکات، بەڵام کێشەیەک هەیە ئامادە نەبوونی یاخود دانەنانی بودجەی هەرێمی کوردستان پێویستە بە مەسەلەی بەغدا. بەغدا هەتا ئێستا بودجەی هەرێمی نەناردووە یاخود ئێمە تەئمین نین لەوەی کە ئایا ئەو بودجەیە کە لە عێراق یاخود ئەو پشکەکە تەرخان دەکرێت ئایا جێبەجێ دەکرێت یاخود نا. ئەگەر حکوومەتی عێراق پابەند نەبیت بە ناردنی بودجە بۆ هەرێمی کوردستان لەسەر چه ئەساسێک هەرێمی کوردستان بودجەی خۆی دابنێتن، چونکە ئەگەر هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم بودجەی خۆی ئامادە کرد و ئاراسای پەرلەمانی کوردستانی کرد و دەنجی لەسەر کرا ئەوە دەبیتە بە یاسا. پێویستە حکوومەت لە چوارچێوەی ئەو یاسایە ئەم بودجەیە هەڵسوکەوت بکاتن و پیلانی خۆی جێبەجێ بکاتن. ئەگەر عێراق پارە نەنێرێت و یاخود ئەو ئەساسانەی کە ئەو بنەمانەیە محەممەد لە هەردوو ئەگەرەکەدا ئەگەر عێراق بودجە بنێرێت ئەوە هەر دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ببێتە خاوەنی بودجەی خۆی، وانە ئەگەر نەشینێرێت بە هەمان شێوە کەواتە ئێوە هیچ ئامادەکاریەکتان کردووە بۆ ئەم دوو ئەگەرە؟ نابێ ئامادەکاری داوامان کردووە لە حکوومەت وەکو لیژنەی دارایی کە بودجە ئامادە بکات، بەڵام ئەگەر حکوومەتی عێراق بودجە نەنێریت ئێمە لە چوارچێوەی داهاتەکانی خۆمان بودجە ئامادە بکەین خاڵێک هەیە، ئەویش دووبارە پەیوەندە بە بەغدا. ئەو 200 ملیارە یاخود ئەو برەپارەیە کە ئەگەر بەغدا پشکیمە نەنێریتن یاخود ئەو 12 15 17 جێبەجێ نەکات تەنها بۆ ئەوەی بتوانین بودجەی فەرمانبەران بدات برەپارەیەک بنێریتن. ئەمە احتیمال لەسەر وەش دەکەین بڵێن ئەمە داهاتی نەوتمان هەیە، داهاتەکانی ناوخۆمان هەیە، ئەو برەپارەیە کە لەوە پەیمان لەگەر ئەو برەپارەیە لە بەغدادێ، لەو برەپارەیە لە بەغدا ئەوەش زامن نییە. پێویستە ئەم زەمانەتە ببینین لە بەغدا کە جێبەجێ دەکرێت چ بە نادنی ڕێژەپارەیەک چ بە نادنی بودجە پاش ئیتفاقکردن اینجا هەرێم دەتوانیت بودجەی خۆی ئامادە بکات. باشە، چەند ساڵێکە هەرێمی کوردستان خاوەنی بودجە نیە، ئەمە کێشەی دروست نەکردووە؟ بەڵێ کێشەی دروست کردووە، چونکە هەرێمی کوردستان نازانین لە چوارچێوەی چ پلانێک نەخشەی دارایی خۆی و کاروباری خۆی جێبەجێ دەکاتن لە دانەوەی بودجەی فەرمانبەران لە خزمەتگوزاریەکان لەو پرۆژانێک کە بۆ پێشخستنی کاروباری خۆی ئەنجامی دەدات. بۆ ئێمەش ئەوە ئاستەنگ بووە، چونکە ئێمە وەک پەرلەمانی کوردستان ناتوانین ئەرکی خۆمان جێبەجێ بکەین، ناتوانین چۆن لەگەر حکوومەت چاودەری کارەکانی حکوومەت بکەین، چونکە نازانین بودجەی حکوومەت چۆن و پلانەکەی چۆن دانرایە. پاش جێبەجێکردنی پرۆژەکانی خۆی پەرلەمانی کوردستان ئاگاداری لە خەرجیاتی حکوومەتە. پێویستە ئێمە پێش وەخت بودجەیەکمان هەبێتن، هەم خەڵکی کوردستان
هەم پەرلەمان متابعەی حکوومەت بکات بزانانی چۆن پیلانی دارایی خۆی جێبەجێ دەکات. پێویستە بودجەی هەرێمی کوردستان لەسەر چ بنەمایەکدا بڕێژرێت؟ خۆی بودجەی هەرێمی کوردستان ئێستا لەم کاتەدا کە هەرێم کارەکانی خۆی جێبەجێ دەکاتن بەگوێرەی ئەو داهاتێک کە هەیەی و بەگوێرەی ئەو پارەیە کە لە بەغدا دێتن 125 مانگانە عەجزی هەیە، یعنی کا خەڵک تێبگاتن نوقسانی هەیە کەمترە لەو پارەیە کە پێویستە سەر خەرجی بکاتن. باشە بۆیە پێویستە ئێمە لەگەر بەغدا ڕێک بکەوین هەرێمی کوردستان پێویستی بەجە بودجەیەک بە چ ڕێژەیەک هەیە بۆ ئەوەی بتوانین هەرێمی کوردستان بە باشی ئیدارە بکاتن و حکوومەتی مرکزیش نابید وەکو بەڕێوەبەرایەتی وەزارەتێک یاخود وەکو پارێزگایەک سەیری هەرێمی کوردستان بکاتن. ئێمە قاوارەیەکی سیاسیدا لە دەستور جێگیر کراوە بۆیە پێویستە ئیسیسنایەکی پێ بدرێتن لە زۆر مەسائلی خۆی بۆ مەرامی سیاسی خۆیان ئیسیسناعات دەکەن بۆ هەندێک شار. یەکەم ئەو لایەنەی کە پێویستی بە ئیسیسناعاتە هەرێمی کوردستانە، دووهەمیش هەرێمی کوردستان زۆر هەنگاو هەیە ناتوانانی بکاتن. لە ئێستادا دەبین هاوڵاتیان باسی پلە بەرزکردنەوە دەکەن. حکوومەتی هەرێم لە 1970 سەرەتای 90ەکانەوە هەتا ئێستا خاوەن 30 ساڵ ئەژموونی حکومڕانیە. حکوومەتی هەرێم زۆر باش دەزانیتن سیستەمی فەرمانبەران هەموو شایستەی ئەوەی نەکە پلە بەرزکردنیان بۆ بکرێتن. بەڵام ئەگەر ئەم پلە بەرزکردنەوەی پێویستی بە پارەیە چەند پلە بەرزکردنەوەکان جێبەجێ بکرێتن ڕێژەی یاخود ئەو بڕە پارەیە کە لە بۆ موچە دانراوە زیاد دەکرێتن چونکە موسەی فەرمانبەرەکانیش بەگوێرەی پلەکانیان بەرز دەبیتەوە. بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە حکوومەتی هەرێم پێویستی بە بودجەیە کە بودجەکەی دانا پلە بەرزکردنەوەیە کێشەکە خزمەتگوزاریەکانە هەموو کارتەکانی تەندروستی پێویستیان بە سەهێلیتن جێگیر دەکات. ئەگەری ناردن و نەناردنی بودجە بەشە بودجەی هەرێمی کوردستان لەلایەن عێراقەوە ئایا بۆ ساڵی 2023 هەرێمی کوردستان دەبێتە خاوەنی بودجەی خۆی یاخودنا؟ تا ئەو کات یەکەم هەنگاو پێویستە عێراق بودجەی 2023 هەبیتن دەنجی لەسەر بدرێت. دووەم هەنگام لەو بودجەیە پێویستە پشکی هەرێمی کوردستان دیاری بکرێت. ئەمە وەکو عێراق لە چوارچێوە ئەو پشکەش ئەو ڕێژەیەک بۆ هەرێمی کوردستان دانراوە پێویستە بدرێتە هەرێم. ئەگەر ئەوە نەکرا حکوومەتی هەرێم ناتوانێت بودجە ئامادە بکات چونکە هیچ ئەساسێک نییە لەسەری ئامادەی بکات. کەواتە ئەگەر عێراق بودجە نەنێرێت حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بودجە ئامادە بکات. لە عێراق بودجە نەبێتن و بودجەکە عێراق ئەو مادانەی کە پەیوەندن بە هەرێمی کوردستان جێبەجێ نەکاتن هەرێمی کوردستان ناتوانێت بودجەیەکی فەرمی ئامادە بکاتن و لە پەرلەمانی کوردستان ئێمە نەجێ لەسەر بدەین. ناتوانێت پشتبەستن بەو داهاتانی ناوخۆ بۆ هیچ بودجەیەک ئامادە بکات. دووبارە هۆکاری ئەوەی پابەند نەبوونی بەغدا ناتوانین چونکە ئەگەر ئێمە بە گوێرەی داهاتی خۆمان بودجە دابنین بەشێک لەو داهاتە ئەو 200 ملیارە کە بەغدا دەینێریت. ئەگەر بەغدا ئەو 200 ملیارەی نەنارد خوا نەخواستە نەینارد ئەو کات دووبارە ئەو بودجەیە کە هەرێمی کوردستان دایناوە تێک دەچیت ناتوانێت جێبەجێ بکاتن. خاڵێکیش هەیە حکوومەتی هەرێم نابیت هیچ یاسایەک بنێرێتە پەرلەمان دەنجی لەسەر بکەین ئەگەر هەندێکی دارایی هەبیت و حکوومەت ناتوانانی جێبەجێ بکاتن. ئەگەر حکوومەت یاسایەکی نارد زەمانەت نەکات کە بەغدا ئەو 200 ملیارە دنەریتن کەواتە ئەم یاسایە فەشل دەینێتن سەرکەوتو نابیت. بەڕێز محەممەد الخانی بڕیاردەری لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان سوپاس بۆی کە ئامادە بووی لەگەڵمان. دەستخۆش.